لە 9 مانگی ڕابردوودا سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بە بەهای نزیکەی 6 ملیار دینار 7 پرۆژەی جۆراوجۆری لە سنووری سلێمانیدا جێبەجێ کردووە بە شێوەیەک پرۆژەکان با چەند قۆناغێک جێبەجێ کراوە و تا ئێستاش بەشێکیان کارکردن تیایاندا بەردەوامە. هەندێک لە پرۆژەکان کە خۆی دەبینێتەوە لە قیرتاوکردن و نۆژنکردنەوەی شەقام و شۆستەکانی سلێمانی و قیرتاوکردنی کۆڵانی هەندێک لە گەڕەکان و نۆژنکردنەوە و فراوانکردنی بەشێک لە شەقام و بازاڕ و شوێنە گشتیەکان لاگەڵ پرۆژەکانی بواری ئاو و ئاوەڕۆ و چاککردنەوە و نوێکردنەوەی هەندێک لە دەستگاکانی سەر بە شارەوانی سلێمانی و چاودێریکردنی باخچە و پرۆژە خزمەتگوزاریەکان. بودجەی پرۆژەکانیش بەم شێوەیە دیاری کراوە. 31 کار و پرۆژەی ئەنجامدرا و لەسەر بودجەی لە ١٧ داهاتی شارەوانی بۆ ساڵی 2019 بابڕی زیاتر لە 2 ملیار و 250 ملیۆن دینار جێبەجێ کراوە. هەروەها بودجەی 12 کار و پرۆژەی دیکە لەسەر فرۆشتنی زەویەکانی شارەوانی سلێمانی بۆ ئەم ساڵ با بەهای نزیکەی 2 ملیار دینار جێبەجێ کراوە. 27 پرۆژەی دیکەش لەسەر بودجەی ئاسایی ساڵی 2019 بابڕی زیاتر لە ملیارێک و 900 ملیۆن دینار جێبەجێ کراوە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.